وەزارەتی دارایی هەرێم لە 2 هەفتەدا تەنها 821 ناوی بە مەبەستی بە بانکیکردنی موچە بۆ بانکی بازرگانی عراق TBI ناردووە. وەگەندامێکی ئەنجومەنی نوێنەرانیش دەڵێت ئەگەر بەم شێوێ بڕوات بە بانکیکردنی موچە زیاتر لە چارەگە سەدەیەکی پێدەچێت. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بیویستایە بە زۆر بە خێرایی موچەی فەرمانبەران چارەسەر ببوایە ئەبوایە هەموو وەزارەتەکانی پێکەوە بناردا بۆ ئەوەی کەم تەرخەمەکە لەلایەن حکوومەتی ناوەندیوە بووە نەک لەلایەن وەزارەتی دارایی هەرێمی کوردستانەوە. بەڵام لە کاتێکا کە ئەم بە 2 مانگ یان بە مانگێک 800 ناو ئەنێرێت ئەوە بۆ هاوڵاتیانی ژوورە بێتەوە، چونکە ئێستا هاوڵاتیان ناخەڵەتێنرێن، ینی هەمویان ئەخبارەکان ڕۆژانە سات بە سات ئەیویستن. لەبەرەوە ئەمان ئەوە پیشانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان خوازیارە کە دۆخەکە بەم شێوازە بمێنێتەوە بۆی هەمیشە فەرمانبەران نەدڵ ڕاوکیابن. بەداخەوە ینی فەرمانبەرانی هەرێمی کوردستان 10 ساڵی ڕابردوومان بەڕێ کردێمە بە فرۆشتنی نەوتەوە بە ئابووری سەربەخۆوە و 10 ساڵی تریش بەڕێ بکەین، ینی حکوومەتی هەرێمی کوردستان و بکات 10 ساڵی تریش بەڕێکەن بە کێشوی و پەژماری منەوە. ینی دوای ئەوە ئەی تەمەنی وەزیفی فەرمانبەرێک چەندە ساڵی لە ڕاستیاتەوە 2 ساڵی دە تەمەنی ببەی دوای ئەوە خانەنشین نەبێ. فەرمانبەران نیگەرانن لەوەی هەرێم کەم تەرخەمی دەکات و خۆی لە ئەنجامدانی پرۆسەکە دوا دەخات. لە کاتێکدا پرۆسەی بە بانکیکردن و ناردنی ناوی فەرمانبەران ئەم کاتە زۆرەی پێویست نییە، بەڵام دەسەڵاتداران نایانوێت گرفتی موچە چارەسەر بێت و شەڕی دەرونی لەگەڵ فەرمانبەران دەکەن. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان فعلەن شەڕی دەرونیە لەگەڵ خەڵکیەکەن، بە تایبەت مامۆسایان و فەرمانبەران کە مەبەستیانە ئامانج لێی ئەوەیە کە ئەو خەڵکە بەڕاستی لە عەزابا بژی ینی خۆشحاڵ نین باوەی کە میلەتەکان ئاسوودە بژی ژیانێکی ئاسایی شەرفمەندانە هەبێ. بەداخەوە ینی ئەوەی کە یەکێتی و پارتی کە هەموو جار ئەوترێ وەک دەسەڵات، ینی ئەوەی کە ئەوان بە میلەتی کوردیان کردووە هیچ دوژمنێک پێی نەکردووە. لەبەرەوە چێژ لەوە ئەبینن کە ئەمان سزای میلەتی خۆیان سزای فەرمانبەران و مامۆسایان بن. بەڕاستی وڵای حتمما هەنگاومان هەر هەیە، هەنگاومان ناو بێدەنگ نابینیانی تا دادگای فیدراڵی هەیە بەڕاستی کراوەیە و هەنگاوی ئایندەشمان بێگومان ینی بە دڵنیاییەوە ڕووەکەینەوە دادگای فیدراڵ بۆ ئەوەی کە سنوورێک دابنێ بۆم بێڕێزێ بۆم شەقاوەیی کە دەستیاوەتێ بە تایبەت کەسی یەکەمی دەسەڵاتی هەرێمی کوردستان. موچەخۆران دەڵێن ئەوەی هەرێم دەیکات سوکاتیە بە فەرمانبەران و پێویستە ڕێکاری یاساییان بەرامبەر بگیرێتە بەر، چونکە دۆخەکە بەم ئاراستەیەدا بڕوات گرفتی موچە بەم نزیکانە چارەسەر نابێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.